بەلای منەوە وەڵاهی ناخۆش بوو چونکە زۆر کەسی ئاسیزم تێدا لەدەستدا. چێ لەدەستدا؟ لۆ نمونە باپیرم، پلکم، داپیرم، خاڵە و ژنم، یعنی ئازیزترین کەسەکانم. هەردوونێکە تازیەمان هەبوو. باپیرم. وەڵاهی دەمگوت باپیرە ژیان دەستم مازە کرد زۆرم خۆش دەوی. چاوەکانت پڕ بوون بۆ؟ وەڵاهی چکە زۆرم خۆش دەویست. ڕوومەتی وە گۆڵی بێگارد زووفی خاوا و ڕیشمێکی زار چاوی کاڵا گەرچی نەرمە باڵام نیگایەش گەرگەرمە. بەلای منەوە وەڵاهی ناخۆش بوو چونکە زۆر کەسی ئاسیزم تێدا لەدەستدا. چێ لەدەستدا؟ لۆ نمونە باپیرم، پلکم، داپیرم، خاڵە و ژنم، یعنی ئازیزترین کەسەکانم. هەردوونێکە تازیەمان هەبوو. باپیرم. بەخۆم یەک باپیرم مابوو ئەوشم لەدەستدا. وەڵاهی زۆر ناخۆشە هەستەچی. چکە لە منداڵیەوە هەر لەبەر سێبەریویدا بووینەوە ئێستاژە نەمایە. گەر بمایە چیت پێوت؟ وەڵاهی دەمگوت باپیرە ژیان دەستم مازە کرد زۆرم خۆش دەوی. کە ڕۆی لەگەڵ خۆیان چی برد بەڕای تۆ نەقسێکی لە ژیانی تۆیان دروست کرد؟ ئەرە وەڵا زۆریش. یعنی هەست دەکەم ئێستا بابم ما ئەلحەمدوللا بەس هەست دەکەم بابیشم نییە. چکە زۆر یعنی بابەتیشی لە بۆ من دەکرد. باپیر زۆر خۆشەویستە بە تایبەت لەگەڵ کچەکانیان. نێوانی تۆ باپیرت چۆن بوو؟ وەڵاهی زۆر باش بوو. زۆر ڕەفیقاتیمان هەبوو. هەر لە ماڵی وان بووم. جێژنان بۆنەکان هەر لەوێ بووم. قەت بیرتە کردەوە ڕۆژێ لە ڕۆژان کە باپیرە بەجێ بێڵە؟ ئەرە وەڵا. چونکە بەو دواییە نەخۆشیێکی درێژخایانی هەبوو کە دکتۆر پێی گوتی دەی خۆتان حازر بکەن لە بۆ وەختە ئەمەش پێتێک چوین بەس چ بکەینی دیەوە ژیانە و خوا دەینێری تو هەر خوا دەیستەنیتەوە. چاوەکانت پڕ بوون بۆ؟ وەڵاهی چکە زۆرم خۆش دەویست. ئای گەورە عەفوی کات و بەباشتی بەرنین شادکە. پێم بڵێ بەڕای تۆ 2025 ساڵێکی چۆنە بێ؟ وەڵاهی بەجێرەی ئەو جم و جۆڵیە و قەڵەباڵغیەش ساڵێکی خۆش دەبیتن بەڕاستی. چکە ساردەکەیە و کریسمسیانی ساردی یعنی بەفر و دەڵێن ئینشاڵڵا بەفریش لە ڕێیە ئەو ساڵ ئینشاڵڵا زۆر خۆش دەبی. چونکە لۆ نمونە یەکە گوێچی منە کە کەسێکی لەدەستدایە پار لەگەڵی بوو ئەو ساڵ لەگەڵ نییە دەیە بگەڕێتەوە پار. ئەگەر 2025 بێت و بڵێن کەسێکی ئەزیزی تۆ ئەگەڕێتەوە بۆ ناو ژیان کە لە دەستت داوە حەسێکی و کەسە کێ بێ؟ وەڵاهی هەر باپیرم هەر ئەو ئەوەندەت خۆش دێ؟ ئەرە وەڵا زۆر. چەند کاتژمێرێکمان ماوە بۆی بچینە ناو ساڵی تازە و پێ بنینە 2025 و بڵێین خۆ حەفیز 2024. پێمی بڵێ لە 2024 کەس ئازاری تۆ یاوە کە لە 2025 گەرنی ئازانەکەی لەگەڵ خۆشتان نایبێتێ ساڵی تازەوە؟ وەڵاهی ئازاریان دایمە بەزە من کەسە چوا دڵڕق نیمە گەردەنیان زاوی. خۆ دڵە باشە. ئەرە وەڵا. ڕوومەتی وە گۆڵی بێگارد زووفی خاوا و ڕیشمێکی زار چاوی کاڵا گەرچی نەرمە باڵام نیگایەش گەرگەرمە.